سلام عليكم متابعين العزيز وخوشي صلاة ورحمة خداي ولا برجع بسرت أنا مهندس إسماعيل الصباح أمرك لخدمتنا نمبوري كود كدني يكم بابتي ريزماني كل بول دي آمد مع كتاب يعني بريز وبوكو بروجي راما قاندبو بردوام للريكورد سلزم وانا كاني زمان وأدبي كردي اللي بولا كاني برقتاوكو دوازدي آماده ولو كلية من هذا كدياري كردن كلش ما لبوت تسجيل كردن بلام كلية من هذا كدياري كراونية ئەمڕۆ پشتیوانی خدای گەورە یەکەم بابەتی ڕێزمانی کوردی پۆلی دەی ئامادەی ڕوون دەکەینەوە کە ئەش بێتە لە بابەتی خاڵبەندی قوتابیانی بەڕێز بابەتی خاڵبەندی بابەتێکی زۆر پوخت و خۆش و ئاسانە بابەتەکە ئاسانەکەی لەوەیدا هەیە کە ئەتوو دەزانی نیشانەکان چێ و چینیە بەڵام نازانی لە چێ بەکاردێنی هەروە بۆچی بەکاردێنی ئەمە لێرەدا پێت دەڵێن کە ئایا نیشانەکان لە بۆچی بەکاری دێنی تەمە قوتابیانی بەڕێز خاڵبەندی پێناسەی هەیە پێناسەکەی دەڵێت بریتیە لەو نیشانانەی کە تایبەتن بە زمانی نووسین خوێندنەوە نووسین ئاسان و واتادار دەکەن واتە نیشانەکانی خاڵبەندی هێماکانی خاڵبەندی بریتین لەو نیشانانەی لەو هێمانەی کە بۆ نووسین بەکاردێن لە کاتی نووسینیشمان پێی دەبێت لۆس ئەو هێمانە بەکاردێن ئەو نیشانانە بەکاریان دەهێنین بۆ ئەوەی خوێندنەوە و تێگەیشتنمان لە بابەتەکە ئاسانتر بێتن ئەتوو هەر بە خۆت کاتێکە دەقێک دەخوێنیەوە تیرۆکێک دەخوێنیتەوە ڕۆمانێک دەخوێنیتەوە ئەگەر هەر هەموو نووسینەکان لە دوای یەکتری نووسرابێت بە خۆت تااقەتت نییە بەڵام ئەگەر هەن نیشانە سەر سوورمانێک دانرابی کەوانە کرابیتە یان بۆ نمونە نیشانە پرسیارێک دانرابێت کەسەت لەما بەست و واتایەکە تێدەگەیت کە ئایا ئەو نیشانە بۆ دانرایە کەواتە لێرەدا ئەو نیشانانە ئەو هێمانە خوێندنەوەیان لە بۆمە ئاسانتر کرد کەواتە بزە و پێناسەی نیشانەکەی خاڵبەندی بریتە لەوەی ئەوجا نیشانەکانی خاڵبەندی پێناسەکەمان لە بۆ کرد ئێستا بابەی بزانین نیشانەکانی خاڵبەندی چین قوتابیانی بەڕێز لە یەکەم نیشان دەست پێ کە بریتە لە نیشانەی خاڵ باشە خاڵ نوقتە چیە دەڵێت لە کۆتایی ڕستەی واتادار دادرێتن جا ڕستەکە ڕاگەاندن بێت یان داخوازی بێت ئەمە هەر کاتە ڕستەکمان هە ڕستەکە واتادار هەبوو تاوە ڕستەی کامل بوو بێ کێشە بوو ئەتوو لە کۆتاییەکەی نیشانەی خاڵ دادەبێت بۆ نمونە دەڵێ ئەگەر ڕستەکە ڕاگەاندن یان داخوازی بوو ڕاگەاندن واتە ڕستەک هەڵبەت بگوین داخواز واتە ئەمر بیتن تەماشا بۆ نمونە ڕستەی ڕاگەاندن دەڵێ کوردستان نیشتیمانی منە خەڵەس لە کۆتایی ڕستەکەی نیشانی خاڵمان دان لەبەر ڕستەکە ڕستەیەکی ڕاگەاندنە ئەگەر ڕستەکە داخوازی بێ دەڵێ ئەم کتێبانم بۆ بکڕە بکڕە کارێش داخوازێک واتە ڕستەکەش داخوازی لە کۆتایی ڕستەکە نیشانێک خاڵمان داناوازکە ڕستەیەکی واتە دارە ئەوە خاڵێکی تر هەر کاتێک ویسمان ناوێک کورد بکەینەوە ویسمان ناوێک کورد بکەینەوە لە دوای ناوە کورتکراوەکە باشە ئەو نیشانەی خاڵی دادنێ ئێستا بۆ نمونە دەڵێ دەکەێت دوای ئەو شانێکە کورتکراوە بۆ نمونە پد مارە خەزنەدار پد یعنی چ نوقتەمان دانایەوە نییە ئەو پد یعنی چ پەکە یعنی پرۆفیسۆر باشە دەکە یعنی دکتۆر پرۆفیسۆر دکتۆر معرف خەزنەدار کەواتە ئەو نیشانەی خاڵمان لە دوای دانایە چونکە کورتکراوەی وشەیەکە کە بریتێ لە پرۆفیسۆر باشە دەکە کورتکراوی وشەی دکتۆرە باشە قوتابیانی ئەزیز و خۆشەویست ئەوە نیشانێک لە نیشانەکانی خاڵبەندی کە بریتێ بوو لە خاڵ نیشانەی هێشتر بریتێ لە نیشانەی پرسیار و خۆتان دەزان نیشانەی پرسیار ئەوە هێمایەکەیە لە کۆتایی ڕستەی پرسیاری دادەنرێتن بۆ منە دەڵێنچە دەڵێن ئایا منداڵەکە نانی خوارد تەماشاکە لێرەدا لە کۆتایی ڕستەی نیشانەی خاڵ نیشانەی پرسیارمان دانێت چونکە لێرەدا ڕستەکە بریتێ لە ڕستەیەکی پرسیاری نیشانەی سێم بریتێ لە نیشانەی سەرسوڕمان کە بریتێ لە هێڵێک نوقتەیەکی لە ژێرە باشە ئەوە هێمایەکەیە دەڵێت لە کۆتایی ڕستەی سەرسوڕمان دادەنێت و هەروەها دەکرێت بۆ مەبەستی تووڕەبوون ترس هەروەها جوانی هەژەندە یاخود هەژەندە پێی دەڵێن سوپرایز بەکار بێت هەروەها بۆ سەرسوڕمانیش بۆ منە ڕستەیەکی تووڕەبوون وەربگرین دەڵێ خێرا بڕۆ دەرەوە لە کۆتایی ڕستەکەی نیشان سەرسوڕمانە داناوە بۆچی چونکە لێرەدا قسەکە بە شێوەی تووڕەبوو قسەکەی کردووە ئەلێ امتحان لۆ تو نایەتوو بڵێ ڕستەکە تووڕەبوون یان سەرسوڕمانەوەیە تەنها تۆ بزانێت کە لەبۆ حاڵەتانە بەکار دێتن ئەو زارە لە بۆ مەبەستی جوانی بۆ من دەڵێت ئای خوایە لەم وڵاتە جوانە
کابرا مەبەستی جوانی ڕستەکەی دەربڕیوە کەواتە لە کۆتایی ڕستەکە نیشانەی سەرسوڕمان تا دەبێتن ئەو جارە دەڵێت ترس دەڵێ ئەی هاوار فریام کەون کابرا تووشی قەلەقی و دوو لێ کێشەشی بووە یاخود ناو کێشەشیدایە لە کۆتایی ڕستەکە نیشانەی سەرسوڕمانی دادەنێت ئەو جارە بۆمبەستی سەرسوڕمان نیشانەی سەرسوڕم بۆمبەستی سەرسوڕمان بۆمە دەڵێ چ دەڵێ وای لەم کوڕە ڕەوشت بەرزە وای لەو کوڕە بە ئەخلاقی وای لەو قوتای بێزیرەکە کابرا سەرسوڕمانی خۆی دەردەبڕێتن مادەم سەرسوڕمانی خۆی دەردەبڕێتن لە کۆتایی ڕستەکە نیشانەی سەرسوڕمان دادەنرێتن ئەوە نیشانەی سەرسوڕمان بوو ئەو جارە وێرگوڵ کە پێی دەڵێن فاریزە ئەوە هێمایەکەیتی تاعن فاریزە یاخود وێرگوڵ بۆ دوو مەبەست بەکاردێت مەبەستی یەکەم دەڵێ لە نێوان دوو ڕستە دادرێت کە پەیوەندیان بەیەکەوە هەبێ هەر کاتێک کە تو دوو ڕستەت هەبوو ڕستەکە پەیوەندیان بەیەکتریەوە تەواوکەری یەکتری بوون باشە لە نێوان ئەو دوو ڕستێ ئەمە نیشانەی سەرسوڕم بوو نیشانەی وێرگوڵ یاخود فاریزە دانرێتن بۆ نەها دەڵێ چ دەڵێ نەچوومە قوتابخانە چونکە پشوو بوو ئێها ئەو دوو ڕستێ پەیوەندیان بەیەکەوە هەیە باشە بۆیە لە نێوان هەر دوو ڕستەکە نیشانەی فاریزە دادەنرێتن خاڵی دووەمینیان کە لە بۆ وێرگوڵی بەکاردێت دەڵێت دەکەوێتە دوای ناوی بانکراوە واتە لە دوای ناوی بانکراوە دێتن تا دوانی بەڕێز ئەو ئینشاڵڵا بابەتەکانی داهاتوو ڕوون دەکەن کە ئەمڕازی بانکردنمان هەیە و ناوی بانکراو چێوانی بەڵام لێرە بە شێوەیەکی کورتتر پێ دەڵێم ناوی بانکراو چییە بوونە دەڵێ چ بوونە دەڵێ ئازاد ئازاد وانەکە بنووسە باشە تەماشا دەکەی ئازاد ناوە مادەم ناوە فارزی لە دوا دانراوە کات دڵی مامسە ئازاد ناوی بانکراوە بۆ دەی فارزە چی لە دوای دابنێ نمونەشکمان هەیە لێران دەڵێن چی دەڵێن کوڕینە وانەکانتان بخوێنن لێرە کوڕینە بەخۆی کوڕانە بوویتە کوڕینە ناوێکە باگمان کردیە باشە ئەو وێرگوڵە دەبێتە نیشانە لە نیشانەکانی خاڵبەندی کەوتۆتە دوای ناوی بانکراوە خاڵێکی تر وێرگوڵ و خاڵ وێرگوڵ و خاڵ چییە خاڵێک لەسەرەوەیە فاریزەیەک لە خوارەوەیە بۆچ بەکاردێ بۆ ڕوونکردنەوەی وشەیەک لە نێوان چەند وشەیەش تر کە هەمان واتای هەبێ باشە هەر کاتێک ئەتوو وشەکت هەبوو باشە ئەو وشەی ڕوون بکەیەوە لەو کاتدا نیشانەی وێرگوڵ و خاڵەکە دادنێ ڕوونکردنەوەکەش لە پاش نیشانەکەی دادنێ بۆ دەڵێن چ دەڵێن گەرمیان واتە شوێنێکی گەرم دێ ڕوونکردنەوەمان دایتە چی ڕوونکردنەوەی گەرمیانمان کرد ڕوونکردنەوەی ناوی گەرمیانمان کردێ کەواتە لە دوای ناوی گەرمیان لەبەر ڕوونکردنەوەی ناوی گەرمیانمانداوە نیشانەی وێرگوڵ و خاڵ دادنێ یان بۆ نمونە دەڵێن چ دەڵێن کوێستان چ دەکەین پاشان نیشانەی خاڵ و وێرگوڵ یاخود وێرگوڵ و خاڵ کوێستان واتە شوێنێکی سارد تەماشاکە مامەستا دەین تۆ دەڵێ لێران لە نیشانەی وێرگوڵ و خاڵماندانە دەڵێ مامەستا لەبەر ئەوەی واتای وشەیەکمان ڕوون کردوێتەوە کوێستان واتە شوێنێکی سارد لێرە ئەو ڕوونکردنەوەی مانای وشەی کوێستانە بۆیە نیشانەی وێرگوڵ و خاڵمان داناوە ئەستێرە تەمان نیشانەی ئەستێرە نیشانەیەشتر لە نیشانەکانی خاڵبەندی کە ئەویش بۆ دوو مەبەست بەکاردێت مەبەست یەکەم بریتە لەوەی کە لە جیاتی ژمار بەکاردێت بۆ دانانی ڕیزبەندی زۆر جاران کاتێک کە ئەتوو دەتەوە ڕیزبەندی بۆ کۆمەڵێک شتکەی کۆمەڵێک بۆ مەڕستەیەک بێ یاخود کۆمەڵێک خاڵ بێتن لەو کاتە لە جیاتی ئەوەی ژماری دابنێ ئەستێرەی دادەنێ بۆ نمونە دەڵێت چ دەڵێت ددانتان بشۆن ئەستێرەمان داناوە دەڵێت دواتر دەست و دەمساوتان بشۆن بەخۆی ئەو ڕقەمە یەک دوو ئەوتێکەم زار دان دەشێ پاشا دەست و دەمساوت دەشێ بەخۆی ڕقەمی دادنێ باشە بەڵام لە جیاتی ڕقەمەکەی ئەستێرەمان دانایە بۆچی چکە ئەوە ڕیزبەندیە تەسەسول لە دوو یەکتری بەکار هاتوون خاڵێکی تر دەڵێ بۆ ڕوونکردنەوە لە پەراوێزی لاپەڕە قوتابیانی بەڕێز ئەوە لاپەڕەکە
باشە ئەو بەشەی خوارەوە زۆر جاران لە کتێبەکە یاخود لە ڕۆمانەکان بۆ شێوەیە یاخود لە هەر کتێبەکە خوێندنگی کتێبەشی خوێندنەوە بێ ئەو بەشەی خوارەوە پێی دەڵێن پەراوێز باشە لە پەراوێز ئەوە ئەستێرە چی کردیە یعنی چ یعنی وشەکە ئەلێرانە هەیە بەڵام لێرانە ئەمە وشەکەی ڕوون دەکەینەوە کەواتە بۆ ڕووکردنەوەی وشەیەک بەکاردێ لە پەراوێزی لاپەڕەیەکدا هەبوونە دەڵێ هەولێر بێکێک لە کۆنتری شارەکان جیهان دادرێتن ئەو ئەگەر لە پەراوێز لاپەڕەکە ڕوون کرا بێتەوە خاڵێکی تر جووتکەوانەی گەورە دەڵێ ئەم هێمایە کاتێک بەکاردێت وشەیەک هەمان واتای بنووسرێت یعنی سیان دوو وشە هەمان واتایان هەیە لەو کاتدا وشەکەی دۆمدەیکێن ناو کەوانەی بۆ نەها دەڵێت جێناو یاخود ڕاناو بەشێک لە بەشەکانی ئاخاتن جێناو و ڕاناو هەمان واتایان هەیە لەبەرەوەی هەردووچیان هەمان واتایان هەیە ڕاناوەکەی دەکەینە ناو کەوانەی کات لێرەدا جووتکەوانەی گەورە بۆی بەکاردێتن کە ئەتوو دوو وشە هەمان واتانە بلەو کاتە وشەی دۆمدەیکەیە ناو جووتکەوانەی خاڵێکی تر جووتکەوانەی بچووکمان هەیە ئەم جووتکەوانە بچووکە بۆ چ بەکاردێ ئەم جووتکەوانەی بۆ کاتە بەکاردێت کە ئەتوو دەقێک یاخود وتەیەک ئاەت یاخود فەرمودەیەش پێغمبەر صلی الله علیه وسلم وەردەگری بە نمونە بەبێ دەستکاری نمونەکان وەردەگری و دایدەنێتەوە لەو کاتدا جووتکەوانەی بچووک بەکار دێتن بۆ نەتەماشا دەڵێن چ دەڵێن پێغەمبەر درودی و خوار لەسەر بێت دەفەرموێت ئەها پاچی نیوەی ئیمانە باشە النظافة نصف الإيمان لێرەدا چمان کردیا لێرەدا ئەمە نیشانەی جووتکەوانەی بچووکمان بەکارهێناوە بۆچی چونکە فەرمودەیەش پێغەمبەر صلی الله علیه وسلم بەبێ دەستکاری وەرگرتو وەکو خۆی دامان ناوەتەوە ئەو چ فەرمودەبی یاخود چ وتەیەکی کەسێکی بەناوبان بێت چ پندێش پێشنامێت چێشەماڵێنە گرنگ ئەوێ کاتوو دەقێک بەبێ دەستکاری وەربگرێت و دایبنێ خاڵی نۆیەم کە بریتێ لە جووتخاڵ یاخود دووخاڵ جووتخاڵ یاخود دووخاڵ بۆ چ بەکاردێ بۆ پێناسەکردن و ڕوونکردنەوەی شتێک کە درێژە پێدانی پێویست بێت هەر کاتێک ئەتوو وشەیەک درێژەت پێدا یاخود پێناسەیەک لە بۆت ڕوونکردنەوە لە بۆیدا لەو کاتە ئەتوو جووتخاڵ یاخود دووخاڵی دادەنێن بۆ هەمومان ئەوەی دەزانین ئەها دەڵێن چ دەڵێن خانە جووتخاڵماندانێ لەبەر ئەوی پێناسەی خانەی لە دوای هاتووە دەڵێن یەکەی پێکاتی هەموو زیندەوەرانە کات لێرەدا ئەمە نیشانەی چم داناوە نیشانەی جووتخاڵ یاخود دووخاڵم داناوە لەبەر ئەوەی پێناسەی خانەم کردووە خاڵی دەیەم کە بریتە لە هێڵی لار ئەوی هێڵی لار هەموو جار مامۆستا لە زاویەی یاخود لە ڕوکنەکان دەینووسیتن کە کات کە بەروار دەنووسی بۆ چ بەکاردێت بۆ نووسینی بەروار بەکاردێت هەرچەندە بەکارهێنانی وشەی بەروار هەڵەیە بەخۆی ڕێککەوت تەواوترە بەروار بۆی هەڵەیەکی تەکنیکی هاتە ناو زمانی کوردی بەڵام ڕێککەوت تەواوترە دەڵێت چ دەڵێ هێڵی لار بۆ جیاکردنەوە و دانانی ساڵ و ڕۆژی مان بەکاردێت واتە بۆ نووسینی ڕێککەوت بۆ دەڵێن چ دەڵێ 16/1968 هەڵەبجە کیمیاباران کرا لێرە نیشانەی هێڵی لارماندانەیە بۆچی چکە مانگ و ڕۆژ و ساڵمان لێگری زیاد کردوەوە یعنی ڕێککەوتمان نووسیوە تا بیانی بەڕێز تێبینێکمان هەیە تێبینێکە دەڵێ هێز و ئاوازی ینی تۆنی دەنگ باشە هێز و ئاوازە تۆنی دەنگ جیاوازی واتایی دروستەکە یعنی چ ئەوە یعنی ئەتوو کاتێک کە بۆ قسان دەکەی یاخود لەگەڵ برادەرەکەت دەدوێی لەو کاتێک کە شێوازی دەنگەکەت دەکرێت واتای ڕستە بگۆڕێتن بۆ نمونە دەڵێم دەچێت بۆ خوێندنگە لە کۆتایەکەی نیشتانی خاڵدان لۆ لەبەرەوەی هەواڵێکم بە تۆ ڕاگەاندیان بەڵام تەماشا ئێرە بکە دەڵێم دەچێت بۆ خوێندنگە ئەو پرسیارە کەواتە تۆنەکە واتای ڕستەکەی گۆڕی دەچێت بۆ خوێندنگە ڕستەکە ڕاگەاندنە بەڵام کە دەڵێم دەچێت بۆ خوێندنگە ئەو ڕستەکە لێرە پرسیاریە بۆ لە کۆتاییدا نیشانی پرسیارماندانایە ئەزار دەڵێم چ دەڵێم دەچێت بۆ خوێندنگە های لە کۆتاییەکەی نیشان سەرسوڕمانم داناوە کەواتە لێردا ئەو ڕستەی بۆ مەسی سەرسامبوون دەربڕدراوە کەواتە لێرەدا هێز و ئاوازە یاخود تۆنی دەنگ کاریگەری هەبوو لەسەر واتای ڕستەکە مانای ڕستەکە دەگۆڕێتن تێبینیشترمان هەیە دەڵێ وشەی چەند وشەی چەند دەبێت بە وشەی پرس ئەگەر لە کۆتایی ڕستە نیشانەی پرسیارمان
هەبێت باشە هەروەها دەبێت بە وشەی سەرسوڕمان ئەگەر نیشانە سەرسوڕمان هەبێت و بە مەبەستی سەرسوڕمانی ببڕدرە قوتابیانی بەڕێز ئەوە لێ ئەو تێبینیم لە بەتونسی لە ڕاهێنانەکان و نەشوای تێدایە دەڵێ وشەی چەند دەبێتە وشەی پرس ئەگەر لە کۆتایی ڕستەکە نیشانەی پرسمان هەبێت و هەروەها دەبێت بە وشەی سەرسوڕمان ئەگەر لە کۆتایی ڕستەکەی چمان هەیە لە کۆتایی ڕستەکەی نیشانە سەرسوڕمانمان هەبێستا بۆ نمونە تەماشای قوتابیانی بەڕێز دەڵێت چەند خانوویەکی گەورەیە ها لێرەدا وشەی چەندمان هەیە لە کۆتاییەکە نیشانە سەرسوڕمانە کات لێرەدا ئەو وشەی چەندە بۆ بەسی سەرسوڕمان یاخود سەرسامبوون دانراوە بەڵام لێرە تەماشاکە دەڵێت چەند نمرەت بەدەستێناوە لە کۆتایی ڕستەدا نیشانەی پرسیارمان هەیە کات لێرەدا ئەو چەندە گزارش لە چ دەکات گزارش لە پرسیار دەکات و بۆ پێی دەوترێ وشەی پرس لێرەدا هاتینە کۆتایی بابەتی نیشانەکانی خاڵبەندی لە ڕێزمانی کوردی پۆلدی ئامادەی تاڕی کوردی شیکای ڕاهێنانەکە هەر شاد و سەرفراز کامرابن سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه